سڵاتانە بازدان خۆشەویستان ئەوڕۆ ڤیدیۆی نرخەکانی مانجی پێنج دادەنین نرخەکانی یاریک کۆنسڵەکان دەپرسین لە بازار بزان نرخەکان چۆن گۆڕاوە و چۆن بووین دوکانژێنە لای کاکە محەممەدی کە کۆنسڵەکانی لابەردەستە زۆربەی کۆنسڵ و یاریەکانی لابەردەستە کاکە محەممەد سلام ورحمة الله بخير. زانێت یاریەکان پێستەشن فۆرمان پێبی حياتي PS 21 ب 25000 ئەوانە کەپسن فیفا ئینگلیزی بە 30000 ڕژینۆ ڕێمبۆیەکە کەپسە ئۆڵە 25000 سپایدەرمان 25000 تێکن 25000 بلەد بۆڕم 20000 تۆم ڕایدەر 20000 ڕۆلتن تایم 20000 ڕێدێت 40000 نوێ دەیزگەم 15000 ئەو سیباقا 20000 گۆزڕەکۆم 25000 ئەیگەمە مندارەکان عادەتەن لیگۆیەکان 30000 25000 مایکرافسیە بێنتێنەکانە سیمسە کارسە ئەو یاریانە مسارعە 25000 ڕێزنێڤڵ نوێیەکە بە 55 دۆلاری نوێ مستعمەلی بە 6000 گەمە مستعمەلەکانیش عادەتەن 15000 20 25 حەسەب گەمەیە 10000 ئەنواع هەیە ئەی یاریەکانی ئەکسبۆکسیۆن Xbox One عینو 5000 دێ 15 40000 50 عین گەمە بە گەمە دەگۆڕن باتڵ ستار وۆرسەکە بە 10000 ڕێنبۆیەکە ڕێنبۆیەکە بە 5000 باتڵ فیلد پێنجەکە بە 15000 GTA لیتێی بە 20000 دوم 15000 مسارعی 20000 فیفا 15000 فیفا 21 بە 40000 حارەبیە ئەنواعی هەیە ئەوە ئەکسسوارەتی دەستکوشتیشان لا دەست دەکەیت نرخی هێدسێتەکان بەچەندە هێدسێتەکان لە 13000 تا 100,000 نەوحەیە 15000 20000 25,000 ئەو لەوێن دەرەیە هێدسێتەکان هەموو 30,000 35 دۆلار 40 دۆلار 50 دۆلار ئەنواعی هەیە هایپەر ئێکسەکە 80 دۆلار هایپەرێک کلااود و ئی پلەیستێشن 5ەکەت بە 145 دۆلاریە پلاتینیۆم بە 100 دۆلاریە ئۆنی کومایەکان بە 15 هەیە بە 20 هەیە 25 ئەنواع هەیە بە 315 دۆلاریە یەک تێرە بە 306 دۆلاریە پلەیستێشن 5 بە 790 دۆلاری بەزنمایە دێتەوە ئینشاڵڵا لەو یەک دوو ڕۆژ Xbox One مستعملە بە 275,000 دەستی دو نوێی نییە 55 دۆلارە دەستی سیریسی سیریسی بە 6 دۆلاری ئەو لیوەنی ئەسێ بە 40 دۆلاریە دەستی پلەیستێشن 4 ئەسلی 55 دۆلار عادی 200,000 زۆر چاکە بەخێرێن بەخێراتنی تو دەکەم سەبارەت بە یاریەکان باز دەست پێ بکەین یاریەکان ئێستاکەش گۆڕانکاریەکی وهای بەسەدا نات یعنی هەریەک هەر سعری قەدیمی خۆیتی سیدیەکانەوە هەموو جۆرە سیدە مۆدێرنەکان ئێستا مۆدرن وارفار بە 25,000 ناری ئەویان تقریبان هەرزان بە فیفا 21 فیفا 21 ئێستا کە بە نوێی بیتە 30,000 دینار فیفا 21 لە 45,000 بیتە 30,000 دینارە فارکەڕای نیو داون ئەو بیتە 20,000 دینار بە مستعمەلی بە نوێژ بە 30,000 دیناریە ئەنچارت ئەوانە سعری قەدیمن ئەوانە 15,000 دینارە زیاتر نییە ڕێدێت 25,000 دینارە فیفا 15,000 هۆرایزن 5,000 دینارە هۆرایزن سعرە ئەوەیە ینی برێن قەدیمە گەمەچی زەویچەر 20,000 دینارە ناروتۆ ئەوش 20,000 دینارە دوزی سێمەکەشی قەدیمەکەی بە 15,000 تۆم ڕایدەر 20,000 بەشە نوێیەکەی ئەو 15,000 سنایپەر ئیلیتی چارەکەی 15,000 ئاساسینەکان ئۆدیسیەکە بە 20,000 ئۆرجینیسەکەش بە 15,000 ئەنچارتە 15,000 سعری نەگۆڕە کۆنسۆلەکان هەریەک و سعرەکە عادی هەیە ئەسلی شێ پلەیستێشن 4 بە 305 دۆلاریە بە نوێی مستعمەلیش کەونە دەگاتە 300,000 دینار 310,000 هەڵە Xbox One بە 300,000 دیناری یەک تێرابایتەکەی 500 بە 260,000 نرخی یاریەکانی
اكس بوكس 1 نییە ئیوەنیم نییە ناوەڵە بەس ئیوەنی ئێستاکە بیت لەبەرەوەی بیتە گەم پاسەکە بیتە فری 300 گامی بەلاشە ینی کەم کەس سیدی دەکرێت 300 گامە بەدا زادناری تێ دەکەیت یەک مانگ بەلاشش پێ دەکەن هێتسێتەکان هەیت بە 25 زادناری V21 رایزەر هەیە بە $30 هەیە بە 20 زادناری هەیە بە 15,000 دیناری هەریەک و سعرەکە نرخی اكس بوكس 360 360,000 دینارە دەستی پلیستیشن 4 دەشتی پلی فۆڕی بە 25 زای ڕایت مەتا $55 ینی ئەسلەکەی بە $55 ئەوانە شەیە بە 25 زاری سعری زۆر مناسب و باشە شتەشی ینی دەرەجەیەکە هیچ عیبینی زۆر چاکە دەستی اكس بوكس 1 دەشتیوانی بە $35 هەیە بە $35 لێرانە نرخی کەلکۆلەکان دەپرسین نرخی سەتەکان ئەوە بە 25 زاریە V21 ئەوە بە 25 زاریە ئەوانە کوالیتی خۆمانن باشە ئەوانە V20 بە 20 زاریە ئەوانە من کوالیتی زۆرە ئەوانە بە 18 ئەوانە بە 18 کنسوڵەکانی پلیستیشن 4 پلیستیشن 4 سعری ئەوڕۆی $315 دەستی پلیستیشن 4 دەشت پلیستیشن 4 $50 دەستی اكس بوكس 1 اكس بوكس 1 $35 ئەوەی سێتە ڕێزەرە بە چەندە رایزەر ئەوە بە $35 ماڵ دەستی اكس بوكس 360 اكس بوكس 360 ئەو نوع بەوارە بە 12 زاریە دەستی پلیستیشن 3 پلیستیشن بە 8 زاریە بەڵێ یەکە لە ئەرزانترین نرخەکان کات ئێستا بەڵێ دەستی اكس بوكس سیریسی سیریز یەکس نمایە $55 بوو PS5 PS5 ئاخی جار بە $780 فرۆشمان ئەوڕۆپی نیزام ئەوڕۆپی زۆر چاک کەلکۆلەکان دەپرسین چەندێکی هەرکامان کردەی کاک اسماعیل بەخێر بێ سپاس دەکەم هاتم ئەوە یاریەکان دەستی دوومانەیە گۆدۆڤار هەیە سپایدرمانە گۆدۆڤار بە 15 زاریە سپایدرمان بە 20 زاریە درایڤەرمانێ درایڤەر بە 18 زاریە نیدڤۆر سپیتە نوێیەکە بە 23 زاریە سیدی کەپسیشمانەیە سیدی کەپسەکان ئەوانەیە لێرە فیفا 21 مانەیە عەرەبی بە 6 زاریە درایڤەر بە کەپسی بە 25 زاریە مانیکرافت مانێ مانیکرافت بە 30 زاریە ئەساسین ڤالاڵا هەیە نوێیەکە بە 6 زاریە لیتل هۆب عەفوو لیتل هۆپەکەشمانەیە لیتل هۆب بە 45 زاریە مانۆڤ مێدەن بە 30 زاریە کەپسنەوانە ئەو بە 40 زاریە سۆڵ کالیبەر ئەوە ئەو تێکنەکەشی لەگەرە بە 30 زاریە کۆلێکشنە ئەساسین کرێت ئۆریجن ئەساسین کرێت ئۆریجینەکە بە 25 زاریە کەپس هەلبڵەیت هێڵبڵی بە 35 زاریە فاکرای کۆلێکشنەکە ئەو هەردوو چیمانەیە بە 25 هەردوو فارپەرەکە دەست کشمانەیە دەستشی پلەی چارمانەیە ئەسلی دەستشی ئەسلیمانەیە بە 50 بەڵێ مستعمالی شەیە دەوری 35 زاریە ماوسکی بۆردەوە ببێ ئەداپتەریش دەکا لە بۆ موگەمەچی دەبی بە 70 هێتسێتی رایزەرمانەیە رایزەر زمانی دو ساری لەگەرە بە 6 زۆر چاکە تۆتەڵ بیچمانەیە تۆتەڵ بیچ بە 40 ئەوش مارکەچی زۆر باشە ئێستا حالیان بە 110 زاریە لە بازار بەڵێ پلیستیشن 4 مستعمل بە 300 زارە بەڵێ اكس بوكس 1 بە 280 زاریە بەڵێ UPS گەورەمانێ بە 50 نیو سەعات خۆی ڕادەگری بەڵێ جینۆزار بە 15 زاریە هێستەکانی تکەش 20 زارە ستاندەکان 10 زارە ستاندی سەماعی ماوسپاد رایزەرمانەیە بە 20 زاریە ناوەکانی تکەش بە 5 زاریە ئەو تایگەرە مارکەی تایگەرە هەیتمان بە 45 زاری ڕێدراگۆنیشێ بە 50 زاریە فیگەرەکان هەیە بە 30 هەیە بە 40 حەسەب نەوەیە ئەوە بە 30 زاریە فیگەرەکانی تکەمان هەیە لوفی هەیە لوفیە گەورەی بە 40 زاریە بچکەمانەیە بە 25 ئەومانەیە بە 6 زاریە ئەو ئەساسینە بە 6 زاریە ئەومانەیە بە 6 زاری سپایدرمانە بە 35 زاریە
دەستی پلیستیشن سێ دەستی پلیستیشن فەیساڵین لەگە کاکە حەمودی نرخی یاریەکان دەپرسین بەخێر بێنی گەمە پاپایەکانی ئەوەی پلەیچاری بە 5,000 10,000 هەتا 35,000 هەرگەمە و سارەکە ستەنارۆتۆیەکان بە 20-25 هەتا 45 دراگن بۆڵەکان 20 هەتا 30 ئەتایتن تایتن 1 و 2 بە 30 بە 50 سپایدەرمان هەیە بە 20,000 نوێیەکە بە 50 دێتپولەکە دیتپولەکە 35 ئەڤنجرز 35 یاریەکانی دیکە جەستسەکە ئینجەستس 20,000 بێنتێنەکان 20 بە 35 نوێیەکەوە بەلێ نوێیەکە بە 35 ڕایمانەکە بە 18 18,000 ئۆڤەرۆچ 20,000 باتمانەکان 18 15 20 25 هۆرایزن 5 دەویچەری سێ بە 20,000 گێمۆڤ ئیدیشنەکە ئەوە 25 ئەتیادەکە بە 20 هیتمان بە 15 ئەپلێکتێل بە 40,000 کلیزۆن بە 10,000 دەیزگان بە 15 گۆسۆ سوشیما 45,000 ئینفەیمەس 15,000 ئەساسینەکانش 15 20 25 نوێیەکەش بە 55,000 گۆدۆڤارەکان بە 15 هەردوو بەش زۆر یان چاکلەکان 15 10 20 تۆمڕایدەرەکانش 20,000 سنایپەرەکان 20 25 30 فارکایەکان فارکرایەکان 20 25 زۆر چاکە نرخی یاریەکان پلیستیشن سێ هەر یەکە و سارەکە لە 5,000 هەتا 40,000 دادەپۆڕەکان گۆدۆڤارەکان بە 25 40 35 درایڤەر 15 ئەوانی خوارێ پاپایەکان بە 15 و بە 10 و بە 20 دەستەکان سەریان چەندە دەستکەکان تیجاریە بە 15,000 ئەکسبۆکسش بە 18 زۆر چاک ئەکسبۆکس بەخۆی ئەکسبۆکس 110,000 پلەیچار بە 320,000 بێت سێتەکان هێچێتەکان لە 7,000 هەتا 30,000